بەڵێ تەوەری یەکەمی ئەمڕۆمان دەست پێ دەکەین دەچینە لای پرسی کتێب و کتێبخانە و پاڵپشتیکردنی ناوەندە فەرهەنگی و ڕۆشنبیری و کللتورەکان لە ڕۆژانی ڕابردوو بەشی جێندەری نووسینگەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە دابینکردنی سەرچاو ناونیشانی نوێی کتێب پاڵپشتی پشتیوانی کتێبخانەی گشتی بەکرەجۆی لە شاری سلێمانی کرد بۆ مەبەستە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز زەردەشت جەلال بەڕێوەبەری کتێبخانەی گشتی بەکرەجۆمان کردو. کاک زەردەشت بەیانی باش و بەخێر بێت. زۆر سپاس. پرۆژەیەکتان ڕاگەیاندووە ماوەیەک لەمەوبەر پرۆژەکەتان ناوناوە من کتێبم خۆش دەوێت. ئەم پرۆژێ چی بوو؟ ئەو پرۆژە ئیقتراحەکەی لەلایەن نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات بوو. زیاتر بۆ ئەو بوو هێنانی کۆمەڵە کتێب بۆ کتێبخانەشتی کتێبی نەوعی و هاندانی کۆمەڵی دام و دەستگای تر کە ئەوانش هاوکار بوون بۆ هێنانی کتێب بۆ کتێبخانەکەمان بۆ دەوڵەمەندکردنی کتێبخانەکەمان. شتێکی باش بوو، سەرەتایەکی باش بوو. ئێمە تەمە ناکەینەوە هەر بەردەوام بێ. کاک زەردەشت چی کرا لەم پرۆژەیە؟ لەم پرۆژەیە هەندێک هاندانی تیا بوو بۆ فەرمانبەران و هاندانی تیا بوو خەڵکی ناوچەکە بە تایبەتی کە دەستگایەک و هێزێک لە پشتێ بێ تۆ باشترە لەوەی کە بەتەنیابی. ئێمە لە ڕێگەی هاندانی بەڕێز کاقوبات خۆی شخصی خۆی بە ئەو ڕۆژە بە هاتایە بەستر کارێکی بۆ دروست بوو. ئەمە هاندانێکی باش بوو بۆ دەستگاکانی کە بڵێن دەستگای بگەڕونە بیری ڕۆشنبیری گەلاوێژ و دەستگای سەردەم و کۆمەڵە دەستگای کە و کۆمەڵە کەسایەتی جێندەری کە بە تایبەتی لە نووسەران و ئەدەب دۆستان بە تایبەتی ژنان وە کۆمەڵی خەڵکی کە ئەدەبیاتەکانی خۆیان هێنابووی پێشکەشی کتێبخانەیان کرد. هەنگاوێکی باش باش. ئەو کەسانی کە لە پرۆژەکە بەشداریان کرد کێ بوو؟ نووسەران بوون، خەڵکی بڵێن گشتی بوو، کێ بوو بەشداری؟ بە شێوەی خەڵکی گشتی ئەتوانین بڵێ خەڵکی سیاسی تیا بوو، خەڵکی نووسەر و ئەدیبی تیا بوو، ژنی زۆر تیا بوو. بەو شێوەیە. باشە کاک زەردەشت ئەو هەڵمەتی بەخشینی کتێبی کە لەلایەن بەشی جێندەری نووسینگەی بەڕێز کاقوباتەوە بە ئێوە بەخشا و هەڵمەتە کۆمەڵە کتێبی باشی لەخۆ گرت. باس لەواگرەکە باگراوندێکی جوانی هەیە ئەم هەڵمەتە. چی بوو ئەمە؟ هەڵمەتێکی زۆر جوان. من پێم وایە هەر شخصی خۆی کاقوبات کەسایەتێکی وا هەڵکەوتووە زۆر گرنگی بە بواری ڕۆشنبیریەدا، بە بواری ژنانەدا، بە بواری ژینگە، بە بواری پرسەکانی دیموکراتیەت و مەدەنیبوونەدا. کاتی ئێمە پێگەیەکی ئەلکترۆنیمان هەیە هی کتێبخانەکەمان فەیسبوک ڕۆژانە ئێمە چالاکیەکانی خۆمان بڵاوەکەینەوە. پێم وابوو ئێمە هەڵمەتێکی هەرەوەزیمان کرد لە کتێبخانەکەمان بۆ ڕێخستن و پاکردنەوەی کتێبخانەکە سەرنجی کاقوباتی ڕاکێشاوە. بەڵێ خۆمان کە زۆربەی زۆری ژنن. ئێمە من لەوێ قسم بۆ گرتم ئێمە کانێک کەلتوری کۆن هەیە، شتی جوان هەیە لە کوردەواری پێویست ئێمە بیبوژین و ئەوە ڕۆحی هاوڕێتی و هەرەوەسکاری و ئەم شتانە. چکە خۆتان نەزانین سەر لە دایرەکانە ئەو چەند ساڵە خەڵک تۆزێ بێ معنەویات بوو، ینی بێ مۆڕاڵیەک دەرکەوت لە هەنێشتا بە تایبەتی دوای ئەم دابەز کێشەی موچە و قەیرانی دارایی و کۆرۆنەها هاتە سەر هەندێک دروست بوو. ئێمە وتمان با ئێمە یەکەم هەنگاو بین لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لێرە دەست پێکەین چۆن جاران لە لادیەکانە کۆمەڵی هەرەوەزی هەبوو خەڵک هاوکاریەکتیان با ئێمە هاوکاری خۆمان بکەین. هەستانی دەستمان کرد بە ڕێخستن و پاکردنەوەی کتێبخانە و ئەوە سەرنجی کاقوباتی ڕاکێشا و پەیوەندی کردو بە نووسینگەکان و وتی ئەبێ کۆنتاکێک لەگەڵ ئەوانە دروستکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین هاوکاریان بین و ئەم نمونەیە گەورەکەین بۆ فەرمانگەکانی کە. سەرەتای فکرەکە لەوە دەستی پێ کرد. ئیتر بەڕێزیان ئەوە خۆشی ئامادە بووە بەهاتایە بەس کارێکی بۆ دروست بوو. ئەمە هەندانێکی باش بوو، ینی هەم بۆ خەڵکی سیاسی هەم بۆ خەڵکی ڕۆشنبیر و ئەدەب دۆست. دەستێکی کارەکە بیرۆکێکی جوان بۆ ئێمە ویستمان ئەمە بکەینە بنەمایەک بۆ ئەوەی کە بتوانین پەخشیکەین بۆ هەموو شوێنەکانی. خۆ دەزان کتێبخانە ناوەندێکی ڕۆشنبیری گشتیە. یعنی کتێبخانە ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە پێگەیاندن و وشیاکردن و پەروەردەکردنی کۆمەڵگا. لەبەر ئەوە ئێمە هەموو جارە من پێم وتون بە فەرمانبەرەکانی لای خۆم وتمان ئێمە ئەرچی ئێمە لە دائیرەکانی کە جیاوازترە. یعنی ئەگەر ئێمە خۆمان ڕێک نەکەین، خۆمان جوان نەکەین، ناتوانین کۆمەڵگا جوانکەین. یعنی سەرەتا ئەبێ ئێمە لە خۆمانە ببینە قودووە
بینە پێشڕەو بۆ ئەو شتا ئێمە هەنگاوێک بنین خەڵکیش بەدوای ئێمە چونکە ئێمە مەهامەکەی ئێمە زۆر گەورەترە لە شوێنەکانی کە مەهامی ئێمە پەخشکردنی ڕۆشنبیری گشتیە پەخشکردنی کتێبە پەخشکردنی فکرە خۆتان نەزانن کتێب و کتێبخانەکان پێوانەیە بۆ پێشکەوتنی کۆمەلگا یعنی لە هەر کۆمەلگایەکە کتێبخانەکان چەند پێشکەوتو بێمانای ئەو کۆمەلگا ئەوە کۆمەلگایکی وشیار و پێشکەوتووە ینی لە کۆمەلگایەکە چەند لە ماڵەکانە کتێبخانە هەبێ خەڵک چەند گرنگی با بە کتێب ئەوەنە ئەو کۆمەلگایەتوان بڵێ کۆمەلگایکی وشیارە و لەسەر قاچی خۆی ڕاوەستێ لە هەموو مەجالەکانە ئیتر لە بواری سیاسی بێ ئیداری بێ شتی فەرهەنگی بێ کەلتوری خۆی بێت وە تەنانەت لە بواری دیبلۆماسی و ئەسکەریشە و ئێمە کە ئێمە زۆرجار کە مناڵەکانمانە نێرینە مەکتەب ئەڵێن پەروەردە و فێرکردن یعنی پەروەردەکە ئەخینە فێرکردن ینی ئێستا ئێمە بۆ نمونە با بڵین لە گوندێکە ماڵێک دوو مناڵیان هەیە یەکیان ئەخەنە مەکتەب پەروەردەیەکەن مامۆستای تایبەتی بۆگرن تەژیعەکان کشت بخوێنێتەوە یەکیشان لەگەڵ حرمەتمە ینی ئەوەش پیشەیەکی گەورەیە جێگەی تەقدیرە ئەینێرنە دەرەوە بێ بە شوان ینی شوانێکی زۆر باشی لێ دەرەچی و ئەو ڕێی ڕۆژانە لەوانێ نێڵێ مەڕەکان گورگ بیخوا لە شوێنێک تێر بن بەڵام دوای 25 ساڵ سەرێکی ئەو دوو کەسە جیاواز ئەمە پەروەردەکراوە ئەمە فێر کراوە ئەمە فێر نەکرا پەروەردەکرا لە بواری ئیشەکەی خۆیان بەڵام پەروەردەی گشتی نییە لەبەرەوە ئێمە بمانێ کۆمەلگاشی نەوعی دروستکەین کوردستان بەرەو پێشەوە بەرین ئەبێ ئێمە هەوڵ بدەین پەروەردە دەست بگەین مرکزی دروستبوونی پەروەردەش پێم وایە کتێبخانەکانە ئەرچی ئێمە خۆرسترە لە شوێنەکانی کاکزار دەشت بۆ ئەم پرۆژەی ئێوە بە دەنگەوە هاتنی خەڵک چۆن بوو کێ کتێبی پێبەخشین ڕێژەی کتێبەخشینەکە چەند بوو کتێبەکان زۆر بوو هاتوو پێم وایە نزیکی 700 کتێب بۆمان هات ڕێژەیەکی باش بوو کتێبەکان کتێبی دانسقە و کتێبی نەوعی بوو ئەو کتێبانە بۆ ئێمە زۆر پێویست خەڵک هەبوو بەتایبەتی هات داوای ئەو کتێبانەیە کرد ئەو یعنی سەرچاو دەوڵەمەندکردنی کتێبخانەکان دەوڵەمەندکردنی کۆمەلگایە دەوڵەمەندکردنی فکری کۆمەلگایە ئێمە پێویستمان بۆ سەرچاوانە هەبوو و الحەمدولillah ئێمە کەناڵی خۆمان دۆزیەوە کاخوباتی بۆ وازی لێ ناین بە بەردەوامی ئەم کۆنتاکتە دروستە بێ و پێم لەو کەسانی کە زۆر حەزی بە هاوکاری تەواوی کەسەکان و کۆمەڵگە و ئەو ناوەندانەیە جاچجا ئەوەی کە تۆ خۆ داوای لێ بکەیت و پێی بڵێ من بۆ منە کتێبخانەکەم پێویستی بۆیە حتمما یارمەتی زۆر باشتانەدات چ ڕەفەیەکتان پێویستی بە کتێب و سەرچاوە هەبوو بۆ نە ڕەفەی ئاینیە سیاسیە کللتوریە توانیتانە لە ڕێگەی ئەم هەڵمەتۆ سەرچاوی باشی بۆدان ڕەفەکانمان زۆرە هی فکری و فەلسەفیمانێ بجارە بەشەکانمانێ بەشی ئینگلیزیمانەیە بەشی کوردیمانەیە بەشی عەربیمانەیە و بەشی مناڵانمانەیە لە هەموو بەشەکانە بەشی فکری و فەلسەفی تایە بەشی ئەدەبی تایە بەشی مناڵانی تایە هەموو بەشەکانی تایە ینی تێکلاون بەڵام ئەوانەی کە زیاتر ئێمە زۆر پێویستمان پێ بوو مەسایلشتی فکری و فەلسەفی بوو ئەوانەمان کەم بوو ئەم هەڵمەتە توانی ئەم هەڵمەتە کۆمەڵە لەو کتێبانەمان بووە هات دەستیان خۆش شتێکی زۆر باش بوو بۆ ئێمە و ئێمە لێرەشەوە جات بانگەواز دەکەین بۆ کۆمەڵانی خەڵک ئەوەی کە کتێب قەتیز مەکەن من تکایە یەکەم کتێب قەتیز مەکەن کتێب مڵکی گشتیە کتێبخانەکان ماڵی دووهەمی هەموو کەسێکە ئەوەی کە کتێبێکی زیادەی هەیە یان ئەوەی کە خوێندێتیەوە بابێنی پێشکەشی کتێبخانەکانی کە و هەوڵ بدەین جارێتر ئێمە کۆنتاکتێک دروستکەین ئاشبوونەوەی دروستکەین کتێبەکانی ئەو نەخۆشەوە یعنی ناداتێ بۆ 2 ساعت لەلات بێ چۆنە سایابەتەوە ئەو ئەقلی مڵکداریە ئەبێ ئێمە بشکێنین ناو کۆمەلگای خۆمان خۆشەویستە بەڵام لەوەش خۆشەویستتر ئەوەیە کە تۆ بتوانیت چۆن ئەم کتێبە وەکو پەیامێک بگەینتە خەڵک مەسەڵەن ئێستا تۆ فکرێکت پێەیە ئەم فکرە هەر لە مشتی خۆتا بێ هیچ ئیسفادەی لێ ناکەیت بەڵام کاتێک ئەم فکرە بڵاو کردەوە دەها کەسی وەک تۆ دروستە ئێستا یەک منم بەڵام ئەو کاتا بێ بە 100 من ئەبێ بە 1000 من وانە کۆمەلگا بەم شێوە دروستە خۆ ئێمە ئەگەر کتێب تەنها لە ماڵەوە دانین وەکو چرایەک وایە تەنها شەقاکەی بۆ خۆت بێ بکات ئێمە ئەمانە شتێ بکەین کە هەموو کۆمەلگا ئیسفادەی لێکات چونکە ئێستا ئێمە بەڕاستی لە قەیرانێکی سیاسی فکری دیبلۆماسی سەربازی ڕێخستنی کۆمەلگا ئێمە لەو قەیرانە ناژین کۆمەلگای ئێمە تا 50-60 ساڵ پێش کۆمەلگایکی خێڵەکی بوو
حیزب و سیاست و ئەمانە هەندێک گۆڕانکاری لە کۆمەڵگای ئێمە دروست کرد پێشکەوتنی ئابووری و نیشتە جێبوون و دروستکردنی شاری گەورە ئەمانە لەم 200 ساڵە گۆڕانکاریی بەسەر ژیانی کوردایەنە بەڵام سەیرەکەی تا 50 ساڵ پێش 6 ساڵ پێش ئێسش کۆمەلگاکە زیاتر کۆمەلگایشی خێڵەشیانە بوو خەڵک زۆر گرنگی بە خوێندن و خوێنەواری و کتێب نایە ئەوەی کە هەبوو تەنها حوجرەکان بووە هەنێک کتێب هەبووە لە مزگەوتەکانە بووە لە کۆمەڵی خەڵکیکە هەبووە بەڵام دوای ئەو وردە و کتێبخانەکان دروست بوو دەستگاکان دروست بوو ئەم شتانە کۆ بوو تەحولێک دروست بوو لە ژیانی کوردە یعنی لە ژیانی سیاسی کۆمەڵایەتی کوردیا لە ماوەی ئەم 50 ساڵە گۆڕانکاریێک و بەرەو پێشوونی دروست بوو ئێمە ئەمانەیە ئەو بەرەو پێشوونە لەوە زیاتر بوو چونکە ئەوە ئێمە تێر ناکە ئێمە لە مەرحەلەی بە ئیدارە بوون و بە مەرحەلەی هەنگاونان بەرەو بە سیستەمی بەدەوڵەت بوو دەچین یعنی ئێمە میلەتێکین با ئێمە تەنها سینم هێرێمەش نەکەین 50-60 میلیۆن ینی لە هەشتاکان ئەڵێن 40 میلیۆن باوەڕەکە بسە کاک زەردەشت وەکو بەڕێوەبەری کتێبخانەیەک لە یەکێک لە ناوچەکانی شاری سلێمانی ڕێژەی خواست لەسەر کتێب خوێندنەوە بە تایبەتی تۆ لەوانێ ڕۆژانە خەڵک ڕوو تێبکە ڕێژەی خواست لەسەر خوێندنەوەی کتێب چۆنە خەڵک یەت بۆ کتێبخانەکە بەداخەوە ئێستا ڕێژەی خوێنە لەگەڵ ساڵی هەشتاکانە فەرقی زۆرە لەگەڵ سەرەتای ساڵی 90ەکانە فەرقی هەیە جیاوازەکە چۆنەکە جیاوازەکە ئێستا کەم بۆتەوە ڕاستە مەسلەی تەکنیک تەکنۆلۆژیا و مەسەلە ئەم پێگە ئەلکترۆنیانە و ئەنتەرنێت ئەمانە هەنێشتی بەرتەسیکردن بەڵام ئێمە سەیرەکەی وانە سێمە خەڵکمان هەیە بە ئیفات چۆتە دەرەوە یان سەردانی وڵاتانی ئەوروپا کە لەوانەیە خۆشتان بزانن چەند تەکنۆلۆژیا لێش پێشکەوتووە خۆ مرکزی پێشکەوتن و زانست و تەکنۆلۆژیا و ئەنتەرنێتم سەیرەکەی کەسێک ئەچێتە میترۆیەک یان ئەچێتە شوێنێک کتێبێکی پێ ناو جانتاکەی دەرێنێ ئەی خوێنێتەوە ینی گرنگی کتێب هەرماوە لە دنیا ئێمە بەداخەوە کۆمەڵی قەیران ڕووی تێکردین لە دوای ساڵی 91 ئەم قەیرانانە وای کرد خەڵک پاشەکشە بکات لە خوێندنەوەی کتێب ینی ساڵی هەشتاکان وا نەبوو لە هەشتاکانە کتێبێک ڕۆمانێک نایگەڕێنیتەوە بۆ ئەوەی خوێندنەوەی کتێب نەبوو بە کولتور لە کۆمەڵگی ئێمەدا باسی وڵاتانی دەرەوە کێڵی کاتێک لە میترۆیەکە لە پاسێکە لە شوێنەکە کتێبەکە بەدەستەوەی خوێنێتەوانێ ئەمە کولتورە ئێمە چۆن وا بکەین ئەم کولتورە لە کۆمەڵگەکە خۆمانە بچەسپێنین ئەم گەر نەبێ بە کولتور بڕوا ناکەم ینی بتوانین بەرەو پێش بڕۆین کەوتم ساڵی هەشتاکان لە هەشتاکان ئەوەی گەنج بووە تەمەنی گەشتە 15-16 ساڵ یەکسەر مشتی بووی ئەوی لێ کە ناو ڕێخستنێک هات جێگە بگرێت ڕێخستنێکی سیاسیە حیزبێکە چکە زوڵم و زۆر هەبوو بەقەدەرەوەش ڕەتفعل هەبوو خەڵک ئەچوو ناو حیزبایەتی لە حیزبایەتیش هەندێک شت هەبوو ئەوایە تۆ بیکە یەک لەوانە خۆت ڕۆشن بیکەی کتێب بخوێنیتەوە من بەبیرم دێ برادەرەکانمان یەک برادەرمان نیە ساڵی هەشتاکان هەفتاکان ڕۆمانی دایکمەوەی مەکسیم گۆرجێ یان ڕۆمانەکانی یەشار کەمالکاری تێ ئەو دیوی چیا و حەمەد دۆک و زەوی ئاسن و ئاسمان نووس و ئەمانە یان ڕاپەڕینی نیکاراگووا و خەباتی گەلی ڤێتنامانی نەخوێند بێتەوە ئەو کتێبانە ئێستا لە مەکتەبەی هەموو کەسانە هەکانی یان کتێبی مردوخۆرەکان من زۆر جار ئێستا بە ماڵەوەڵم خۆم تەحدید دەکەم وەڵام ئەو کتێبە بخوێنەوە بۆ نمونە مردوخۆرەکان ئێمە بە مەرحەلەیەکی برسیبوونی زۆر ڕۆشتین گرانی و شەڕ و قاتی بووەمانە هەنێشت هەیە تۆ بیخوێن بزانە گەلانی کەس بە چ خۆناغێکا ڕۆشتن مەسەل ئێستا کاتی ئەڵمانەکان هێرشەکەنە سەر شاری لینگراد لەو شارە 4 میلیۆن کەسی تیا بۆ دانیشتوانەکەی 3 میلیۆن و 500,000 کەس ئەکوژرەیە ئەمرێ لە برسانی یعنی لەوانەیە زۆربەی زۆری لە برسان مرد بێت 500,000 کەسی دەرچێت بەڵام ئامادە نەبوو شارەکە تەسلیم بکەن خۆڕاگر بوون یعنی ئەوانەی کە زیینی بوون ئەوەندە برسی بوون پەنایان برد بۆ خواردنی گۆشتی مردوەکانی خۆیان هەتا بیریان لەوە کردەوە چۆن لە زستانە کاتی سەرەتا هاوینە بیل لەواکەنەوە کە ئەم گۆشتە خراپ نەبێت بەڵێ چۆن بیشارنەوە بۆی لەژێ زمینەکانە ینی ئێمە ئەبێ سوود لە مێژوو کەلتور و سەقافەت و ئەدەبیاتی گەلانی کەش وەربگرین چونکە ئێمە میلەتێکی هێشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیان ڕاستە لێرە هەنگاو بەرەو پێشووە بەڵام بە کۆی گشتی بۆ کورد لە ڕۆژڵات ناوەڕاستە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە پێویستە ئێمە تەجروبێکی وامان نەبووە گوتم ئێمە تا 56 ساڵیگەش لە قۆناغی خێڵەکەیەتی باشە کاک زەردە شتێکی تر هەیە کە پەیوەستە بە کتێب تا چەند سوۆشیال میدیا و ئینتەرنێت و ئەو سایتانەی کە لە ئینتەرنێتەوە خەڵک بە بەردەوامی بە دوواداچوونی بۆکە کاریگەری هەبووە لەسەر کللتوری کتێب خوێندنەوە
ئەم پرۆژەی ئێوە ئەتوانێت هاوکار بێ بۆی کە جارێکی تر خەڵک بگەڕێتەوە بۆ کتێب و ینی دوور بکێتەوە لە سوۆسیال میدیا و لەو فەوزایی کە ئێستا هەیە. ئەم پرۆژەی کە کاقوبات تەرحیکرد پرۆژێکی گەورەیە. لە ناو پرۆژەکە ئەوان بە سپۆنسەری خۆیان ئێمە هەوڵ دەین پێشبڕشەیەک دروستکەین بۆ کتێب خوێندنەوە. مەسەن لەو گەڕەکە یان لەو ناوچەیە تەنان لەو شارە چەند کەسی دێت کتێبی اختیارەکە ئەی خوێنێتەوە، دوای لیزی هەڵسەنگاندنی بووەکە، دوای لیزنی هەڵسەنگاندنەکە ئەمانە ئەم گەنجانە وەکو هادیە وەکو مکرامەیەک شتێکیان پێدرێ، وەکو شتێکی ڕەمزی و شەهادەیەکیان پێدرێ، شتێکی مادیشیان پێدرێت بۆی ئەمانە تەشجیع بن بۆ خوێنەوە. ئێمە ئەو پرۆژە لە کتێبخانەی گشتی سلێمانی کرا، نەجاحەتی هێنا، سەرکەوتوو بوو. هەستمان کرد شتێکی جوانە، ینی ئێستا ئێمە ئەگە بمانەوە جارتر ئاشبوونەوەیکی گشتی دروستکەین لە بینی خوێنەر و کتێب یان بەشێوەیەکی گشتی خەڵک و کتێب، ئەبێ ئێمە جارێتی لە مناڵەوە دەست پێکەین. ینی ئەوانەی کە لە خۆناغی 5 و 6 ئیبتیداییە هەتا زانکۆکان بەداخەوە ئێستا دابڕانێکی زۆر هەیە. ئێستا سەیرەکەی لە ماڵێکە ئەوەندەم دایک و باوک گرنگی نایە تەرجیع، چونکە بۆ خۆی ناخوێنێتەوە، چۆن بە مناڵەکە بڵێ بخوێنێتەوە. خۆی ئایپادێکی پێ تا ئێوارە بەیانی تا سعات دویشە واز لی بێنە خەریکی ئایپاد و ناچێت بۆچیەوە هەڵنا لە ڕێگەی بەڕست بە تاڵەبانیەوە بکەنە پرۆژەیەک بۆ ئەوەی بە کللتورکردنی خوێندن وەکو چۆنەڵکو بکرێ بە منهەجێک یاخود مامۆستاکان وەکو منهەجێک بێڵێنەوانی خوێندکارەکان فێری خوێندنەوە بکەن لە قۆناغەکانی سەرەتاوە. ئێمە بیرمان لەوە کردەوە بۆ کردومانە پرۆژەکەشمان حازرە، ئێمە بیرمان لەوە کردەوە هەر وەک پرۆژێک بۆ خۆم نووسیم بیرم لەوە کردەوە کە لە ڕێگەی وەزارەتی تەربیە هەموو کتێبخانەکان لەو سنوورای کە هەیە، مەسەن ئێستا سنوورێکی وەکو سنووری بەکرەجۆ، مەسەن زیاد لە 50-60 مەکتەبی تایە هەتا ئەگێتە تاسوژە و ناوە بە زانکۆ و بە پەیمانگا و بە مەکتەبی ئامادەیەکان و تا ئیبتیدایی. ئێمە لە ڕێگەی تەربیە حکومەت بڵێن ئیلزامیان کات بۆ ئەوەی کە مەسەلەن لە مانجێکە جارێک ئەو مەکتەبانە سەردانی کتێبخانەکان بکەن، لەوێ هانیان بدەن کتێب وەرگن، مامۆستایەک هەبێت مکەلەفێ بۆەوە، یعنی ڕاست پێدرا بێ وەکو وانەیەک کە واجبێک لەسەری وەک وانەیەک بەڵێ بێن بەڵسن لە مانجێکە بێن لەوێ کتێب وەرگن. هەج مناڵش ئەو کتێبانی کە وەرگرت دوای ناوی خۆی نووسێ و فێری ئەوواکرێت چۆن کتێب ئیستعارەکە چۆن ئەی خوێنێتەوە، دوایی نمرەیەکی شەوێ لەسەرەوە، حتا نمرەیەک هەبێ لەسەرەوەی بزانین ئەم تەلەبەیە چەند ئەم کتێبەی خوێندێتەوە، چەند سوودی لێبینیوە. ئێمە ئەو پرۆژەشمان حازر کردووە، بەڵام بەداخەوە ئێمە پار ئەو پرۆژەمان حازر کرد، بەزیت ئەم مەسەلەی کۆرۆنای هات بەسەر پەتای کۆرۆنا، ئەمە ڕێگر بوو لێمان. لەگەڵ ئەوەشا ویستمان ئەو پرۆژەیە بکەین، لە هەمان کاتیشەویستمان ویستمان کۆمەڵێک دەورەت بکەینەوە، دەورات بۆ دائیرەکان ی چواردەوری خۆمان، بۆ ئاسایش، بۆ پۆلیسی، تەنانەت بۆ دام و دەستگا حیزبیەکان، بۆ ئەوانی ئەوێ بە کۆمیتە و شوێنەکانی کەشەوە لەسەر ئاسایشی نیشتیمانی و لەسەر ژینگە، لەسەر ژن، لەسەر دیموکراتیت، لەسەر ئەوانە خۆش. یعنی ئێمە ویستمان لە کتێبخانەکان، بەڵام بەداخەوە ئەم پەتای کۆرۆنا کە پەتایەکی جیهانیە ئیشەڵا وشتی ئەپەڕێ. ئێمە ئەوە هەر لە خەیاڵمانە ئەو بەشێکە لە پرۆژەکانی ئێمە ئەمانە ئیش لەسەر بکەین. بەڵێ دەست خۆش زەردەشجەلال بەڕێوەبەری کتێبخانەی بەکرەجۆ زۆر سپاس دەکەین، سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بووی. زۆر بەخێر بەخێرمان کردن، سپاس بامەتە بۆ نیشانات.